شەقامی شەید حەمەڕەشە لە کەلار. بەشی باخچەکانی شارەوانی کەلار بە سیستەمی ئاودێری دڵۆپاندن و پرژاندن ناوەندی شەقامەکە سەوز دەکات. ئەحمەد 18 ساڵە لە فراوانکردنی ڕووبەری سەوزکردنی کەلار خزمەتی هەیە. لە ئێستاشدا لەگەڵ 14 کرێکاری هاوڕێی ماوەی 2 ڕۆژە لە سەعات 5 بەرەبەیانەوە کار لە سەوزکردنی ناوەندی شەقامی شەید حەمەڕەش دەکەن و دەیانەوێ بە دەست و پەنجەیان دیمەنێکی جوان بە شەقامەکە ببەخشن. بۆ هۆی گەرمای کەلارۆ گەرمای کەلار زۆر گەرمە بەیانیا لە پێنج بەیانی ستافێکین دەرەچین لە شار 15 بۆ 20 کەس ئەبین دەرەچین بۆ سەوزایی کەلار سەوزیکەین هەرێز و داڕۆمانە ئەنین بەهۆیەوە هەم گەرمایە و هەم کەم کارەباییشە زوو تێن لە پێنج تێن بۆ دەورنی و لەبەرەوە هەتا بە فێنکی ئاو ددان و سەوزایی و ئەملاڵە بە فێنکی باشترە بۆ هۆی ئەوسانێکە گەرمیان زۆر گەرم. لە ماوەی دوومانگی ڕابردوودا بە سیستەمی دڵۆپاندن و پرژاندن و بە درێژی 4 کیلۆمتر ناوەندی شەقامەکانی کەلار سەوز کراون. لە ئێستاشدا پلان هەیە ناوەندی ئەو شەقامانەی کە تازە دروست دەکرێن بە هەمان سیستەم و بە درێژی 6 کیلۆمتر سەوز بکرێن. پلانی بەشی باخچەکان بە جۆرێکە لام ساڵدا زۆرترین ڕووبەری سەوزایی بە سیمای شارەوە بە دیارکەوێ و ئەو شێوازی سەوزکردنەش دەستیان داوەتێ سەرکەوتنی بەدەستهێناوە. ئێمە جاران ناوەندی شەقامەکانمان زۆربێ بە مۆرت و ئەو دارانەی کە ئەبن بە سیاج سەوزە کرد. بەڵام ئەمە هەندێک جار گرفتی بۆ هاوڵاتی و بۆ شۆفێران دروستە کرد لە ڕووی ئاستی بینینەوە. بەڵام ئێمە ئەم ساڵ و تقریبن لە پاری شەو دەستمان پێ کردو پلانی سەوزکردنەکەمان گۆڕیوە بۆ فریزکردن لە ناوەندی شەقامەکانە. خۆشبەختانە ئەم پلانش کە دەستمان پێ کردووە ئەتوانم بڵێم نسبەی 98 نەجاحەتی هێناوە لە کەلارە و لە ئێستادا ڕووبەری سەوزایی لە ناوەندی شار 5% تێپەڕاندووە و دەوروبەری شاریش گەیشتووە بە 16% بە پێ و پلانش کە دانراوە لە ئەم ساڵدا ڕووبەری سەوزکردنی ناوەندی شار 6% تێدەپەڕێنێت. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.